وەکو ئەنجومەنی فشار، وەکو دەستەی مامۆسایانی سەربەخۆ، وەکو سندیکاکان زۆربیان لێرن، نوێنەری سندیکاکان، ڕێکخراوەکان، چالاکانی مەدەنی، یاساناس و دادوەر لە هەموو چین و توێژەکان ئەمڕۆ بەشدار بووین لێرە گفتوگۆیەکی چڕوپڕ کرا لەبارەی ئایندەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ئێمە چی بکەین لەم دۆخەیە، لەم دۆخە نەخوازراوەی کە دەسەڵاتی دۆ حیزبی بنەماڵە لە هەرێمی کوردستانە بەسەر خەڵکانی بێدەرامەت و بێدەرەتانە سەپاندویانە. بەڕاستی ئێمە لێرە گەشتینە کۆدەنگیەک کە بەردەوامە بین لە ناڕەزایەتەکانمان، لە خۆپیشاندانەکانمان، لە هەر جۆرە جوڵەیەکی شەقام، لە هەر جۆرە جوڵەیەکی مەدەنی کە دوور بێت لە هەر ئەجەندایەکی حیزبی و سیاسی و شخصی و تایبەتی و پشتگیری ئەکەین لێرەوە و هەر بۆ نیسپێشەوە پشتگیری خۆمان بۆ خۆپیشاندانی سبەینە پێنجشەممە بەردەم دادگای نوێی سلێمانی ڕاگەێنین کە بۆ داواکردنی قوت و مافی هاوڵاتیانە و ئێمە هەر جۆرە جوڵەیەکی تر، هەر جۆرە خۆپیشاندانێکی تر، هەر جۆرە کردارێکی مەدەنی کە لە پێناو خزمەتکردنی قوتی هاوڵاتیان نابێت، لە پێناو سەرنەوەی مافی خورا و سندراوی هاوڵاتیان نابێت لەم دەسەڵاتە سیستەمە ستەمکارە ئێمە لەگەڵ یاین و ئێمە پشتگیری خۆمانیان بۆ ڕاگەێنین و دووپاتی یەکەینەوە داوا لە هاوڵاتیانەکەین، داوا لە هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکەین بەسەر جەم ناوچە جیاوازەکانی کوردستانەوە کە سبەی بەشدار بن لە هەر جۆرە جوڵە و چالاکی و خۆپیشاندانێک کە لە شارە جیاوازەکان ئەنجامەدرێت و دڵنیاتانەکەینەوە کە لە کاتەکانی داهاتووە ئێمە خۆپیشاندانمانە بێت، چالاکی جیاوازمانە بێت